نەبوونی سەقامگیری سیاسی و ئەمنی لە هەر وڵات و شار و ناوچەیەک کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەران و دەرونی هاوڵاتیاندا هەیە. ماوەیەکە لە بەشێک لە شار و شارۆچەکان و بە دیاریکراوی سلێمانی کوڕی بەرپرسان و بەرپرسان بوونەتە هۆی نانەوەی ئاژاوە و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن. ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی دەستەیەکیان پێکهێناوە بۆ ئەو کەیسانە و ڕای دەگەیاندن. لە ماوەی ڕابردوودا ئەوانەی هۆکاری دروستبوونی ئەو دۆخە بوون نە دەستگیر کراون و نە لێ پێچینەوەش کراوە لەگەڵیاندا و ئەوە جێگەی نیگەرانیە و پێویستە شکۆ بگەڕێنرێتەوە بۆ شار. بەداخەوە بەدەر لە دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان بەدەر لەو هەموو کێشە و گیر و گرفتانی یەخەی هەرێمی کوردستانی گرتووە لەسەر و هەموویانەوە شکاندنی شکۆی مرۆڤ و پێشێتکاریەکانی مافی مرۆڤ کە لە راپۆرتەیەک لە دوایەکەکانی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناخۆیەکان ئاماژەی پێدەکرێ و لە کۆتا راپۆرتی تایبەتی یۆنامی تیشە خراوەتە سەر سەرجەم پێشێتکاریەکانی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناخۆیەکان بارودۆخی ئەمنی و ئابووری پارێزگای سلێمانی لە ماوەی دواییدا وای کرد ناوچەکانی سلێمانی و دەوروبەری سیمای شارستانیەت و ڕۆشنبیری لەدەست بدەن کە ئەم ناوچەیی پێدەناسرایە و لە ئەنجامیشدا بارودۆخێکی وا هاتە ئاراوە هەموو تاکێک ترس و دڵەڕاوکەی وەهای بۆ دروست ببێت کە دڵنیا نەبێت لە پاراستنی سەر و گیان و ماڵی. حیزبە سیاسیەکان لەسەر ئاستی یەکەم کە کەسانی بەرپرس لەناو حیزبە سیاسیەکانە کە هەمویان بەشدارن لەو نائارامی کە لە شاری سلێمانیا هەیە کە ئەبێ ئەوانیش قسەیان هەبێ و هەروەها بێت بیر و ڕای خۆیان هەبێت لەسەرم بابەتە و بە تایبەتی هەریەکە لە بەڕێزان باڤڵ تاالبانی و واقوبات تاالبانی و هەروەها ئەنجامدانی هەشتاگێکی سەرتاسەری لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەناونشانی گەڕانەوەی شکۆ بۆ سلێمانی کە هیوادارم هەموو کەسانە بەشدار بن لەگەڵمانە و بە ڕۆشنبیران و نووسەران و چینە جیاوازەکانی کۆمەلگاوە تاکو ئەم هاشتاگی ئێمە وام کەمپینەی ئێمە بگاتە زۆرترین خەڵک. زۆر کوڕی بەرپرسان لە ماوەی چەند مانگی ڕابردوو هۆکاری سەرەکی بوون بۆ شەڕەتەقە و بەکارهێنانی هێزی فەرمی بۆ یەکلایەکردنەوەی کێشە تایبەتیەکانیان و چەندان کەسیش کوژراون لەم ڕووداوانەدا. ئەوەش باشکرا کاری کردۆتە سەردۆخی گوزەران و ژیانی هەوڵاتیان لە ڕووی دەرونیشەوە کاریگەری زۆری هەبووە. لە ڕووە کۆمەڵایەتەکەوە ئەڵێ لە ڕووی ئاسایش و ئەمنیەتی خەڵکەوە ئەڵێ ئەمەی کە ئێمە فدراسیۆن قەرارمان لێیەوە بەڕاستی زۆر وەکۆڵێ بیرمان لێ کردەوە کە ئەمە ماوەیەکی زۆرە بەڕاستی چاوەڕێی کاردانەوەیەکی خێرای کەسانی بەرپرس بووین لەم شارەیە ئەو جیهاتە ئەمنیانە بووین کە ئەو دۆخانەت یا ڕوئایە بەڵام بەداخەوە ئەمە ئەوەی کە بینیمان تەنها کۆمەڵێ بەڵێندانی گەورە بوو لە ناو شاشەکانی تەلەڤیزیۆنەوە بینیمان و بەیاننامەی بەرپرسەکانی ئەم شارە بوو کە کاردانەوەی توندیانە بێ و ڕێگە نادەن جارێکترم حاڵەتانە دووبارە بێتەوە بەڵام بەداخەوە نەک دووبارە نەبووە ئەتوانم بڵێم بووە بە دیاردەیەکی زۆر جێگای قوبوڵ نییە بەڕاستی و ئەوەشی کە ئەم کارانە ئەکا ئەوە نەبێ بڵێ وەڵا کۆمەڵی خەڵکن دیار نین هێزی حکومی نین لە دەرەوەی هێزی حکومین ئەمانە بە جلوبەرگی فەرمیۆن کارانە ئەکەن هێزی حکوومەت و جلی و وەکوڵێ بە ئۆتۆمبیلی حکومی ئەم کارانە ئەکەن کە ئەمەیە بەڕاستی جێگەی نیگەرانی هاوڵاتیان و لە هەر شوێنێک شابیرمان نەچێ یعنی کە تۆ ناسەروەربوونێکی یاسا ئەبینی کە ئەمە نامتمانەی دروستەکە لای هاوڵاتی ئەمە وا لێ ئەکا کە تۆ ئیتر یعنی متمانە نامێنێ یا عەلەقەل متمانەکانت کەمە بێتەوە بەم دەستگایانە. ئەم ڕێکخراوانە دەڵێن بەرپرسانی حیزبی ناوچەکە جگە لە قسەی زارەکی لەسەر ئەو ڕووداوانە لەسەر ئاستی واقع هیچ هەڵوێستێکی کرداریان نەبووە. ئەو ڕێکخراوانە ڕوویدەمیان لە دەسەڵاتدارە باڵەکانی یەکێتیە لە ناوچەکە و دەڵێن لێپرسراوەتی مرۆیی و ئەخلاقی و مێژوویی دەکەوێتە سەرشانی ئەوان و پێویستە هەڵوێستیان هەبێت و ڕێگە بە دووبارەبوونەوەیان نەدەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.